حکوومەتی هەرێمی کوردستان هیچ جۆرە غەڕامەیەک هیچ جۆرە سزایەک لەسەر نەبەستانی پێوەەر لە کەس وەرناگیرێ لەبەر ئەوەی وەرگرتنی کرێ وەرگرتنی ڕسومات وەرگرتنی غەرامە هەمووی بە یاسا ڕێکخراوە ئەو بابەتەی کە هەر بە ڕێزەگە گەر بڵاوی کردبیتەوە وەکو سزایە وەکو غەرامەیە ئەوە غەرامە نییە بەڵکو مستەحەقاتی کرێی ئاوە کە پێشتر ئەو بەڕێزانە پێوەریان نەبەستاوە و ئاویان بەکارهێناوە بۆیە ئەوە بەپێی ڕێنماییە کە پێشتر لە ساڵی 2010ەوە دەرچووە بۆیە هیچ غەرامەیەک یا هیچ جۆرە سزایەکی تێدا نییە ئەو هاوڵاتیانەی کە پێوەری ئاویان هەیە بەپێی خوێندنەوەی پێوەری ئاو کرێی مانگانە دەدەن ئەگەر هاوڵاتیەک مانگانە لە 45,000 پێوەرەکەی زیاتری خوێندەوە تەنها 45,000 دەدا بەڵام ئەگەر هاوڵاتیەک پێوەری نەبەستا بێ و ئاویش بەکاردێنێ لە بۆوەش بڕێک دیاری کراوە کە ئەو بەڕێزانە دیارە بە غەرامەی تێگەیشتین بەڵام ئەوە غەرامە نییە بۆ ئەوەی هاوڵاتی لەو بابەتە دەربازی ببێت وا پێویستە کە پێوەەر ببەستێ و لە ئەو ڕێنجەی لە بۆی دیاری کرایە بەکاربێت